ناوێ هەموو ڕۆژێ وەرە هەموو ڕۆژێ بێ ئەرێ بەخۆی هەموو بە سەعاتێک هەمووی ساف دەکەم هەمووت بۆ ساف دەکەم دەینەوە یاڵە دەی با بیفرۆشین هەمووی ناو مستەفا عەلی قادرە خەڵکی خانەقێنم بە ئەسڵ لە هەولێر دانیشتم و لە هەولێر لەدایک بوومە مەحەد کۆمپیوتەرم تەواو کردیە هەلە منداڵیەوە خولای کار و کەسابەتی مەیە حەزم لە کار و کەسابەتە هەروەکو دەیبینین بۆ مانگی ڕەمەزانە پیرۆزە خەریکی کاری شیرینی فرۆشتنم و لە ماهەکانی پێشوشدا ئیشی دیلیڤەریم کردیە کە دەکاتە گەیاندن و وەکو هەموو تاکێکی کۆمەڵگا حەز دەکەم پرۆژەیەکی تایبەت بۆ خۆم نایبێت دۆ پشتیوان بەخوای گەورە حەز دەکەم پرۆژەیەک تایبەت بۆ خۆم بکەمەوە و ئینشەڵڵا ئامانجەکەشمان دێتە دی کاک مستەفا بەڵێ ئێستا ئێمە لە ناو سیارەین ئەچین دلیڤەرەکانە گەیەنین وەنیە؟ بەڵێ تۆ ڕۆژانەم کاراکەی لە بەیانیانە ئێوارانیژە چی شیرینی ئەفرۆشیتەوە لەسەر شەقام وانە؟ زەبت بەڵێ ئێستا پرسیاری من ئەوەیە سێرترین لوکیشن چیە کە بۆیان نردووی وا هەستت کردووی تر لە سۆلەر سیستەم خەریکە چیتە دەرەوە؟ وڵی شوێنی زۆر دووری تێدایە یعنی جێوای تێدایە مەسەلەن ساحەکی گەورە بووە هیچ خانی شتی لێ نەبووە خواردن بردێت تەلەفۆن و کەبرا والله ئەمن شەوان مەسەلەن ساعت سێ شەوێ دوو شەوێ ئەرێ وەڵام هەندێک جێوا هەیە کابرا لە خودت بەشک دەبی دەرێ و هاتی بێرت کابرا دەویشتەکەم لێ نەکاتن لۆکیشنەکەش غەڵەتە سێرترین جل چییە کە ئەو کەسەی کە خاوەن داواکاریەکە کە دەرگای کردوێتەوە بینیتە وڵای شتی زۆر سێرم بینەوە هەموو شتێک باز ناکرێت من جارێکیان خەریک بووم مەیکەپی هەڵەوینمە کرد ینی بەحساب ئەم چاوم تەقیوە و ئێرە دڕاوە ئەوانە خوێن ڕژاوە ئەو شتانە لەو دقەیە بۆ لە دەرگانە درا داواکارێکم گەشت بوو نەبزین چۆن دەرگا بکەم شتی زۆ زۆر سێرترمان بینیە ئەی هیچ کاتێک برسێتی زەفەری پێ نەبردووی تۆزێک لە خواردنی مشتریەکە دەربێن خۆی فینگەرێک دو فینگە کوڕێکی ئەزانێ خۆنی ژماردووە نەکردی دەرم نەهینە بەس دوعام کردی شەڵە کانسڵ دەبێتەوە بۆی خۆت بیخۆی ئەوش هەر نایخۆی بەس ئەگەرێکی کەمی تێدایە کە بیخۆی لێت ناگەڕێن دەڵێن دە بیبێەوە دەڵێن دەبی بیبێەوە ئەگەر مەطعام گوتی بیخۆ و کاتنی خۆی کۆمپانیا ڕێت پێ نادا خۆشە و ئۆفەرانەها ڕوونادا زۆر کەم لە 100 ئۆردەر یەک ئۆردەرت پێ درێن بیخۆ ئارێوەڵە زۆر کەمە کام کڕیارە قورسترینە ناخۆشترینە ئەوەی کە لە ئاخر لەحزەیە ئۆردەرەکە ڕەچەکاتەوە یان ئەوەی کە یەک ساعتەوەسی دەرگا ناکاتەوە جزدانەکەی ون کردووە لەو کاتەیە شرت نییە لا جدانەکە شیوان کردبی کابرا هەزار تەلەفۆن هەڵدەگری دەرێ ئێستا دێم نیو ساعت چل دقی پێچووە جاری وا بووە لۆ خۆشی خۆی نا من لەو لەحزای نازان بۆ جزداونە بێ پارە دیار نامێنێ وردە دیار نییە دەبێت و خواردنەکە داوا کردێ لە جێ خۆ دانیشتی هیچ نەجوولای لەو لەحزای بزەبت کەبرا ئەکاتە پێش دەکەی ئەتو لە پڕفکرد دەکەیەوە کا پارەکە سوانم لێت تێک دەچی باشە تۆ کە کۆمپیوتەرت تاوا کردووە بەڵێ چۆنە لە بوارەکەی خۆتا بەردەوام حەزم لە مەعاشی سابت نییە ماجێ بە 50 وەرەقەش حەزم لە مەعاشی سابت نییە بێمە دەرێ نەزانم چەندی ئیش دەکەم ئەها خۆشە و لە دوو وەزیفەی نیمە قەت حەزم لە وەزیفەش نییە کاک مستەفا بەڵێ پێشەوەی ئێستا بچین کارەکەت بگۆڕی کاری دووەم دەست پێ بکەی کە شیرینی فرۆشتنە لەسەر شەقام بەڵێ چ پەیامێکت هەیە بۆ ئەو گەنجانەی کە لە ماڵەوە دانیشتون چاوەڕێن دابمەزرێن وڵی خۆی گەورە دەرێت لە تو حرەکەت لە بنبەرەکەت تو هەتە دانیشی و هەر چاوەڕە دامەزراندن و ئەگە چاوەڕەش بکەیت مانجە 500 چ لێ دەکەی پێی ناگەیە هیچ چی شیرینی بفرۆشین با بچین یاڵا چین لەگەڵ کاک مستەفا لەسەر شەقام شیرینیە فرۆشین یاڵا بەد ساوات نانە هەمووی نوێیە یەک لیتر ئەبێتەنی لێگەڕێ لێگەڕێ عایدە ڕووداویە کاک مستەفا بەڵێ دایکت کە ئەبینێ بە دوو کارەوە زۆر ماندووی
چ دوعاکت بۆ والله لە سبەینەوە کە دێمە دەرەات و کورسی دەخێنیا تۆ دەسمەوە هەست ناکەی سەبەبی ئەو ڕستقەی تۆ دوعاکانی دایکتە بەتاکید بەتاکید ئەم داگ لێ هێزەی برازیلی لێرەیە. بەڵێ پاش 5 ساڵی تر لەکوێیە ئای ئەوەیان خوا دەزانی بەڵام ئامان زمانەیە ئینشاءالله دیتە دیش پلانت چیە وە داهاتوو بمە ساحەبیشی خۆم چ ئیشێک دەشبین ئینشاءالله هەر ئیشێک بی گچکە بی گەورە ببین یعنی دیاری سەر بە نەکردووە خۆبی. چی بێ دیاریم ئیشێک نەکردی بێ؟ هێزارنا بەس لە پلانمدا هەیەوە ئیشی لەسەر دەکەم ئینشاءالله تۆ هەموو ڕۆژێ لە ساعت چەنەوە لێرەی وای دەچم شیرناتەکان دەینم تقریبان 1 و 2 من لێرەمە هەموو ڕۆژێ هەموو ڕۆژێ یەکونی و لۆ دوو. کاتێک زیاتر مشتری دێن ساعتك پێش بانک هەموو ئەسا پێکەوە دەین دەنێم بەڕێم کە کاکە برس برام دەستەبرە کتەبی وڵا یەک دەستم پێ تووڕە نابن بە ڕۆژ بەرێ وەڵا. بن. بەرێ وڵا جاری وای مشتری تۆڕە دەبێتم برام نای خوابینا هادی بەوە هەر دەخۆی بم بە ڕۆژونی ونیا درم هەدە خۆی عەزەلەی مەکە مەلا لێرە چەندە شەڕ بووە بەڕاست خۆی دامیش بۆ لێرە هەست ناکەی شیرینەکانی تۆ لە بەرەوەی فرێشن ڕۆژانە وڵی ئەوجە بە گەرمی دەینین بە دەستی خۆمان سۆر دەکەینەوە لە مەعمەلێوە دەهینین طبعا ئێستا ئەو سینەیان گەرمە ئازیزە تازە هاتیە بە نوێتی دێ هەموو ڕۆژێ لە باندێ خەڵکی زۆر لە بۆی دێتەوە لەخوای بەزیاد هەت هەبووە کڕیارێک بێتە ئێرە دەستی بۆ شیرینەکە وردی بێ بیخوا دوای بیری هاتۆتەوە کە بە ڕۆژوە بەڵە 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 ئەی هەم بۆ خواردنێتی و تۆش پێت نەوت بێت وت قەی ناکە دەی بابی خوا وڵی 2000 ڕووی دەیەش خۆم لە خەتدا کابرا بە خۆی گوتی بە قورعان بە ئەی خۆ ڕۆژیمە دەبیرت ناچێەوە هەی شتێک خۆی بەرێ وڵا کو لە بیرم ناستەوە هەر ناو ڤیدیۆش دارە چێ موقفەی بوو زۆرت خوارد هینامەکەن نەم خوارد هینامەکەن دەوام گوتم بە ڕۆژیمە دەزی خۆیم داناوە ئەگەر ئەم ئیشانە نەمێنێت کە ئێستەیەکەی گەیاندن شیرینی فرۆشتن پلان ئەی تۆ چێتەوە چ کارێک پێش هیچ دیاری کراو هەیە لە هیچ خەیاڵتا شتێکی دیاری کراوم نییە هەرچی لە مێشکم بدا بزانم پارەی پێ پیادەکەم دەیکەم بە دوای پارەیە ڕۆی لە بن عەردیش بی بە دوای پارەی دەگەڕێت بەستە با بە زیادەوە بۆ دانم ئانا حەق خۆم بوو زیادت ناوێ بەڵێ زیادت ناوێ دانا زیادم نییە نیو کیلۆی تەواوە بەیانی ژوەرەوە بەیانی بابەتی تازە ینی شیرینی تازە ینی تازەیە وەنیا ئێستا هێناومانە جارێ گەرمە چەندە کاڵ بە هەنارێک هەموویەکە 6000 ئافرێتان بێ ئەوە شیرینیەکە شەوی دەش هەناریش بووە